یاریەکانی خولیلاوانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر بە بەشداری هەشتیانە دەستی پێکرد و 4 یاری لە یەک کاتدا لە هەفتەی یەکەم ئەنجامدران. لەسەر یاریگای خۆی لاوانی هەندرێنی پاڵەوان میوانداری شەقڵاوی کرد. دوای تێپەڕبوونی کەمتر لە 3 خولێک ئەحمەد خدر توانی لاوانی هەندرێن بە گۆڵێک پێش بخات. لە خولەکی 6 ناوبژیان فیکەی لێدانی سزای بۆ هەندرێن لێدا و هاوڕێ ئیبراهیم توانی گۆڵی دووەم بۆ لاوانی هەندرێن زیاد بکات. نیوە یەکەمیش بەم ئەنجامە بە کۆتا هات. لە نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی 5 خولەک زیاد ئیسماعیل بە ئەسیستی هاوڕێ توانی گۆڵی سێم بۆ لاوانی هەندرێن تۆمار بکات. یاریەکەش تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و لاوانی هەندرێن براوەی یاریەکە بوو. ئەمە تەبان یەکەم گەمەی یعنی هەر کوچی بری یەکەم گەمە لە هەموو دەورێکی بی زەحمەتە. سوپاس بۆ خەمە و قۆناغەمان بڕی ئێستا لە گەمەکان دیکە چاوەڕێ ئەوەی دەکەین لەسەر هەموو گەمەکان ببنی و لام ساعتی لە ساعی دەری لە ساعی خۆمان بیگەمەکانان بوون و سوپاسی دەستی کارژێری دەکەم سەرۆک نادی و دەستی ڕاهێنا بەڕاستی زۆر بەمەماندینە ئەمە لێمەژە خۆمان خڕ کردیتەوە و چ فەرقەکانی کەژین ئەمە حیسابش کەمان لۆ دەکرێتین لەبەوەی پارساڵ ئەمە بووینە پاڵەوان دەستخۆشی لەنگۆش دەکەم جێگاتان دیارە. لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری لاوانی هەولێر میوانداری ئاڕاڕاتی کرد. هەرزوو لە خولەکی 7 ئەحمەد تاریق هەولێری بە گۆڵێک پێشخست. لە خولەکانی 35 و 37 ئەحمەد لوقمان و هەژار مستەفا 2 گۆڵی دیکەیان بۆ لاوانی هەولێر زیاد کرد. لە بەرامبەردا پێش کۆتایی هاتنی نیوە یەکەم جەمال خۆشەوی گۆڵێکی بۆ لاوانی ئەڕات تۆمار کرد. لە نیوەی دومیش ئەحمەد لوقمان گۆڵی دومی خۆی و چوارەمی لاوانی هەولێری تۆمار کرد و یاریەکە بە سەرکەوتنی لاوانی هەولێر بە کۆتا هات. لەسەر یاریگای برایەتیش لاوانی پێشمەرگەی هەولێر بووە میوانی برایەتی. یاریەکە بە یەکسانی درێژەی کێشە تاوەکو لە خولەکی 42 قەسام حەسەن گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ لاوانی برایەتی تۆمار کرد. هەڵگورد قەیس نەیهێشت خۆشیەکانی برایەتی زۆر بخایەنێت و دوای کەمتر لە 2 خولەک ئەنجامەکەی بۆ پێشمەرگەی هەولێر یەکسان کردەوە. یاریەکەش هەر بەم ئەنجامە مایەوە هەردوو لا بە گۆڵێک یەکسان بوون. لە دوای یاریش لە سۆران لاوانی ڕواندز بووە میوانی سۆران و بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنیان تۆمار کرد. تاکە گۆڵەکەی ڕواندز لە خولەکی 20 پشتیوان خدر تۆماری کرد. بەڕاستی ئێمە وەکو یانێوەشی ڕواندز بۆ یەکەم جارە لە خولی لاوان بەشداری دەکەین. ئامانجیشمان لەوەیە کە ئەزمونێکی نوێ تاقی بکەینەوە لەوەی کە یاریزان بە مەرحەلە پێ بگەینین. بەڕاستی ئەمڕۆ یەکەم هەنگاومان هەڵێنا هیوادارین لە داهاتوو کاری جدیتر و باشتر بکەین بۆ ئەوەی لاوەکانمان بە باشترین شێوە پێ بگەینین لە ساڵانی داهاتوو لە خەتی یەکەم یاری بکەن. بەڕاستی ئەمە ئەو تیپەمان تەنها چەند ڕۆژێکە کۆ کردوتەوە لە ڕۆژی قورعاوە ئەو تیپە بەمس پێدراوە ئەرکێکی قورسە بەڵام ئامانجی یانە ئەوەیە بۆی دانەبڕین لە خولەکە وەرەوە ئامانجی یانش ئەوەیە کە یایزان پێ بگەینین بۆیە دەبێ یەکەم یاری بۆی مە زەحمەتە یازانەکانش گەنجن ینی ئەو خیبڕیان نییە کە بتوان لەگە کەشێشی خول یەکەم یاریدا خۆیان ڕبن بەڵام ئیشەڵا لە یاریەکان داهات و هەوڵە دەین کار لەسەر کەم کورتەکان بکەین. بەم شێوەیە لە دەستپێکی خولەکە لاوانی هەولێر و هەندرێن و ڕواندز بوونە خاوەنی 3 خاڵ. برایەتی و پێشمەرگەی هەولێریش تاکە خاڵێک 8یانە بەشداری کردو و بە 7 هەفتە یاریەکان ئەنجام دەدرێت و 2یانە دەگاتە قۆناغی کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.